میوانێکی مێژایە بەڕێز محەممەد قادری ڕۆژنامەوان و شرۆڤەکاری سیاسی لە تەهران لە ئیرانی گەلمێ بەڕێز قادری ئێوارەتە باش بە ئەو ڕەوشە هەنووکەی یا مەیدانیەش نشکەی کو لە سووریا هاتکێت ڕۆژەوێدا ئەو ڕۆ لە ئیرانێ دوی چارچوویدا گەل و تو چا دەنرخینی. بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاو و ڕێزم هەیە بۆ بەڕێز و بینەرانی ئازیزت. ئەو ڕووداوانەی لە کاتژمێرەکانی ڕابردوودا لە سووریا بینیمان پێدەچێ بە پلانێکی پێشوەختە خەریکە بەڕێوە دەچێت لەبەر ئەوەی هاوکاتبوونی ئەم ڕووداوانە لەگەڵ ئاگربەسەکەی ڕژێمی زایۆنیستی و حکوومەتی لوبنان پێشەندەری ئەوەیە بەرەی ئەمریکی و ئیسرائیلی هەوڵ دەدەن بەرەی مقاومە لە سووریا توش بکەن بۆ ئەوەی یەکەم ئەو گوشارەی ڕایگشتی لەسەر حکوومەتی نەتەنیاهۆ هەیە لا بچێت لەبەر ئەوەی ڕایگشتی ناوخۆی فەلەستینی داگیر کرا و نەتانیاهۆ بە تاوانبار دەزانێ و لێکدانەوەی لەم ڕێکەوتنی ئاگربەسەش کەست بۆ ئیسرائیلە. خاڵی دووهەم ئەوەیە بەرەی ئەمریکی ئیسرائیلی هەوڵ دەدەن ئەو هێڵی پشتیوانی و کۆماری ئیسلامی ئێران لە کاناڵی سووریا و بەرەی عێراق و سووریا بۆ پشتیوانی لە حیزبوڵڵای لوبنان ببەستێ بۆیە خەریکە بەرەی سووریا تووشی ئەم جەنگە دەکات بە ئامانجی ئەوەی هەوڵەکانیان لەسەر بەرەی مقاومەی حیزبوڵڵا چڕ نەکەنەوە. لە بارودۆخێکی وادا پێ دەچێت لە کاتژمێرەکانی داهاتوودا بینەری پێکدادانی زیاتر بین، بەڵام دەبێت سەرنجی ئەو خاڵەش بدەین کە ڕێخستنی جەنگی تیرۆریستە تەکفیریەکان وەک ڕابردوو ئەو هێز و توانایی جارانی نەماوە کە بتوانێت مەدانی ڕاوبەر و باژیە حکوومەتە سووری بە تەمامی هێزین خۆڤێکێشانە یعنی حەلەبێ پێگەیەکە استراتیجیکێ سووریەیە کەواتە هەم ئەو ئالیەن چەکدارن و ئیران پشتەوانیان دەکە هەم چەکدارن حزبوڵڵا یا لوبنانی و هەم سووریەژی حتا تێگوتن ڕووسیەژی ئیدی ئەو دەبەرە بجێهێشتنە بە ئاوایەکی مەیدانیە بلە زوبەس دژبەریا سووریێ پێشڤە چوونێ دکە کەواتە ڕەوشە مەیدانی ببێ ئاوایەت و بوێ چت بێژی. سیرکەن ئەوەی کە لە هەواڵەکاندا دەیبیستین باز لە هاتنە ناوەوەی تیرۆریستە تەکفیریەکان بۆ ناو شاری حەڵەب دەکات، بەڵام پێ دەچێت ئەوەی کە لە ڕاگەیانەکان خەریکە بڵاو دەبێتەوە قسەی لێ دەکرێت ڕاست نییە. تیرۆریستە تەکفیریەکان بە هێرشێکی کتوپڕ و لە ناکاو لە لای ڕۆژئاوای حەڵەبەوە چوونە ناو حەڵەب و هێندێک دەستیان بەسەر هێندێک شوێنداگرت، بەڵام خاڵی سەرەکی ئەوەیە کاخۆ ئەوان دەتوانن بە تەواوی دەست بەسەر حەڵەبدا بگرن یان نا. ئێمە دەبێ سەرنج بدەین ئەم خاڵە کە سروشتی هێرشێکی کتوپڕ ئەوەیە دەتوانێت بێتە ناو شارەکە، بەڵام ئەوە بەو مانایە نییە کە بتوانێت خۆی سەقامگیر کات لەوێ. ئێمە دەبینین ئێستا سوپای سووریا بە هاوکاری هێزی ئاسمانی رووسیا هەموو سەنگەرەکانی پشتەوەی ئەو تیرۆریستە تەکفیریانە دەکوتێ. لە ڕۆژانی داهاتوودا سروشتیە کە پێکدادانەکان زیاتر دەبێ. من قسەی من ئەوەیە کە تەنیا لەبەر ئەوەی ڕاگەیانەکانی سەر بە لایانی تەحریر و شام و گروپە تەکفیرەکانی دیکە ڕایانگەیان دوێ ئێمە سەرکەوتووی جەنگەکەین، ئێمە ناتوانین ئەمە قبول بکەین و پێمان وا بێ کە ئەمە ڕووی داوە. کەواتە ئەو ڕەوشە و لە حەلەبێ هەیە و لە سووریە هەیە تا چەند درێژکردیا وێ ڕەوشەیەک و لە غەزە و لە لوبنانێ و شەڕی ئیسرائیلێ دیگەل هەند گروپێن چەکدارن دەبەرێ تایبەتی بەرەیە مقاومە و توزانی یەمەنی شڕ دەبە حتا دیگە عێراقی هەیە گەلو. پێ دەچێت ئەم یەکگرتوویە بە تەواوی هەیە. یەکەم بەڕێوەبەری ئەم ڕووداوانە لە ژووری فکری ئەمریکیەکان و بە فەرماندەی ڕاستەوخۆی ئەوان خەریکە ڕوودەدا. ئێمە لە ڕاپۆرتە جیاوازەکاندا لە مانگەکانی ڕابردوودا هەمان بوو کە هێزە ئەمریکیەکانی کە لە سووریا جێگیرن خەریکی ڕاهێنانی
گروپە دژبەرەکانی بەشار ئەسەد بوون. ڕێک لە خەڵکدا کە ئەوان پێیان وابوو پێویستە هێزی ئەرتەشی ئیسرائیل بەهێز بکرێتەوە، ئەمانیان هێنا مەیدان بۆ ئەوەی ئەوانە بتوانن بە توشکردنی بەرەی مقاومە لە سووریا گوشارەکە لەسەر سوپای ئیسرائیللا برن بۆ ئەوەی بتوانن خۆیان بەهێز بکەنەوە. کەواتە میێوانێکی مە هەبوو بەریاتە ڕامی عەبدوڕەحمان سەرۆکی بگومان ڕوانگیا سووریا مافی مرۆڤان ئەوی گوت ئەڤە هەیە پلانێکە سێمەهی بەریانها پلان بۆ هاتە بۆ دارێتن بەحسیان دێژی کرد گوت ئەوە کوونها سەر ئەردە هەیە قالبدانا ڕۆلێ ئیرانەیە ئیران بە تەمامی ji ساحێ هاتکە لاوازکردن di nava Sûriyê de. سیرکەن نەتانیاهۆ کاتێک یەکەم هەڵوێستی خۆی لە پاش ئاگربەسی لوبنان ڕاگەیان وتی ئامانجی ئێمە جیاکردنەوەی بەرەی لوبنان لە غەزە و زیادکردنی گوشار لەسەر کۆماری ئیسلامی ئێران بۆ ڕێگری لە دەستڕاگەیشتنی بە چەکی ئەتۆمیە. ئەمە لە ڕاستی بە دیاریکراوی نەتانیاهۆ ڕایگەیاندووە کە ئەوان بە شوێن ئەوەدان کە هێڵی پشتیوانی مقاومە لە غەزە ببڕێ و بە زیادکردنی گوشار لەسەر ئێران ڕێگا لەوە بگرێ کە ئێران لەسەر بەرەی مقاومە چڕ بێتەوە. من ئەوە بە دروست دەزانم و پێم وایە نەتانیاهۆ و سوپای ڕژێمی زایۆنیستی بە دوای ئەوەون بە گوشار لەسەر ئێران ڕێگا لە یارمەتیدان ئیرانê ڕۆڵێکی بە باندۆر هەبووە بێگومان ئالیکاریە حکوومەتە سووریە کردە چەندین ساڵên derbas bûye 12-13 ساڵên derbas bûyî. Dojî carekê din wezîrê dervê Îranê ev tekez kiriye ku piştevaniya hikûmeta Sûriye dikin ji bo kontrolkirina wan deveran kewata divî serûbendî da divan pêşhatên meydaniyên dramatikî da wê İran çi bike gelo. سیرکەن ئەمە استراتیژی دیاریکراوی کۆماری ئیسلامی ئێران لە بواری سیاسەتی دەرەوە و ئاسایشی خۆیدا و ئاسایش و بەرگری خۆیدا. واتە کۆماری ئیسلامی ئێران ناوچەی ڕۆژئاوای ئاسیا بە قوڵایی استراتیژی خۆی دەزانێ و لەلایەکی دیکەشەوە خۆی پابەندیەوە دەزانێت کە لە بەسەر داوای حکوومەتی سووریا کە یارمەتی حکوومەتی سووریا بدات، چونکە ئێمە لەم پەیوەندیەدا بەردەوام ڕامانگەیاندۆ و لە دەسەڵاتداران ئێران ڕایانگەیاندۆ کە حکوومەتی سووریا بە فەرمی داوای لە ئێران کردووە کە لە سووریا بەشدار بێ. بۆیە لەو ڕووداوانەی کە دەیان بینین هێزە ڕاوێژکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران و هێزە دیپلۆماسیەکانی کۆماری ئیسلامی ئێران ئاکتیڤ دەبن و بەشداری چالاکانیان دەبێت و ڕێگان نادەن سووریا تووشی کێشە بێت. بەڵێ بەڕێز محەممەد قادر ڕۆژنامەوان و شۆڕۆبەکاری سیاسی لە تەهران لە ئیران گەلمە بوو. gelek سوپاس بەڕێز قادر ێوارێکی باش.